ئەمە ژمارەیەکن لەو گەنج و لاوانەی کوردستانیان بەجێهێشتووە و ڕوویان کردۆ تا بەریتانیا. دەمانەوێت بزانین دوای بڕینی ڕێگەیەکی سەخت و دوور و درێژ و پڕمەترسی ئەوان پێیان وایە بڕیارێکی دروستیان داوە لە بەجێهێشتنی نیشتیمان یاخود پەشیمانن لە هاتنیان. ئێستا ژیانیان چۆنە و چیان بۆ کراوە؟ نزیکەوە لە 5 ساڵ دەسی لێرەمە ئەتا ئێستا شتێکم لە بۆ نەکراوە. لە چاوەی کە من جوابم نییە بگرە یارمەتیان داوام برن یارمەتیانەوە لە بۆ من ئێستا من دەتوانم کۆلێژ بکەم بەس کۆلێژەکە و هەفتەی 2 ڕۆژە خەستەخانەم هەیە دەتوانم بسمە جیپیەکەم لە خستخانەکەم هەر شتێکت پێویستی لە بۆ دەکا بەس ویچی ئەوەی نییە کە تو پاسپۆرت تەبی. لێرەم ناتم بۆ وڵاتە لە وڵاتە ئەمانە ژیان تایە دکتۆری تایبەتی خۆمەیە خانوومەیە تر مانایەوەمەیە کە مرۆڤم لێرە لە کوردستان و مانای مرۆڤایەتی تیانە بوو. ئەوان هۆکاری جێهێشتنی نیشتیمان دەگێڕنەوە بۆ بێکاری و کەمتەرخەمی کاربەدەستان و ناومێدیان بەرامبەر بە حکومەت. تەماشا حکومەت دەکەی تەماشا وەسی کوردستان دەکەی ینی زۆر بلێندەر بێئومێد بوون لە حکومەت ینی. زۆر کوردستان پێشمەرگە بووم لە ناوچەی پارتی بووم هەر ئەوە نەوتم حەزەکەم گۆڕاندەنگ بێنێ فەسڵ کرام دوای ئەو بوومەوە بە پێشمەرگە لە جەلەولا 3 مانگ جارێ مەعاشات ژیانمان زۆر ناخۆش بوو لە ڕەبایە 6 نەفەریان فڕەدا بوو نەفەری وا بوو 7 فیشێکی پێ بوو ئەمە ژیانمان بوو بە 3 مانگ جارێ مەعاشێکمان نەهات ئەتر ژیانمان نەبوو لە کوردستان لەبەرەوە هاتم بۆ ئەوروپا. هەر وەک کوردستان ئەوان لە دوای کارکردن زۆربەیان لە شوێنێک کۆ دەبنەوە و کۆڕ و کۆڕبەندێک دروست دەکەن و کاتێکی خۆش بەسەر دەبن. ئەمە شوای کردووە تا ڕادەیەکی باش هەز بە غەریبی نەکەن. کوردستانەوە دایم هە لە دڵمانەوە لە گەیزدانیا چکە نیشتمانیمە کوردستانە بەڵام ئێرە بەعزە شتێکی هەیە وای دوای لێکردن کە ئەوەندە بیری لە کوردستان نەکەینەوە شتەکەت سێ لە بوون منات و زۆر شتەیە منعاتە چۆندە زۆرت نییە لێکوانە ڕاستەگە جوابشت نەبێ گەر معاشت نەبی لێکوانە بتانی بژی خۆش بژی لە هەمان کاتێستش دنیا پێشکەتی ئەگەر زۆر بیری ماڵەوەش بکەی لەبوون منەوە ڤایبەرە تەلەفۆن دەکەی سەوت سۆڕە قسە لەگە ماڵێ دەکەی. بەریتانیا یەکێکە لەو دەوڵەتانەی کە لەگەڵ داخڵبوونی گەنجان سوود لە توانە وزەیان وەردەگرێت و بۆ بەڕێکردنی کار و فەرمان بەکاریان دەهێنێت و بە پێچەوانەی هەرێمی کوردستانەوە کاربەدەستانی دەوڵەت هەمیشە لە هەوڵی دروستکردنی کاری زیاترن بۆ لاوان و لە کاتی بانگەشەی هەڵبژاردن شانازی بەوە دەکەن کە توانیویانە تا چەند ڕێژەی بێکاری کەم بکەنەوە. ڕێبوار فەتایە نارتی لەندەن.